سیستمی نوێی پێدانی کۆبوونی بنزین بە شۆفێران تەنها قەرەباڵغی لە نێو بنزینخانەکان دروست نەکردووە. هاوکات بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و تاقیگەکانی پشکنینی ئۆتۆمبیلیشی گرتوتەوە کە ڕۆژانە بەدەیان شۆفێر لە شار و شارۆچکەکانەوە ڕوو دەکەنە ئەو شوێنانە بۆ ئەوەی ساڵنامەی ئۆتۆمبیلەکانیان بکەن بە ناوی خۆیانەوە تا کۆبوونی بنزینیان پێ بدرێت. شۆفێرانیش نیگەرانن لەوەی کاتێک ساڵنامەی ئۆتۆمبیلەکەیان دەکەن بە ناوی خۆیانەوە بڕێکی زۆر پارەیان لێ وەردەگیرێت. ئەوەتە ئێستا قەرباڵغێکی زۆری ئەلەم لێرە یعنی وای لێ هاتووەکەن من لە سەعات 7:30 هاتووم سەرم گرتووە لە سەعات 7:30 هاتووم سەرم گرتووە بەس بۆ ئەوەی سەنەوی سیارەکەم کەم بە ناوی خۆمەوە بۆ پسۆڵی بنزین. وەکو خۆم ئەم سیستەمەم پێ باش نییە منەوە تێکیان خۆم لە سەعات 6 هاتووم بە زمانی بەڕۆژەوە گوناانی لە بەرخۆرا بۆسم ئەمجا سیستەمی ئەمە هیچ باشی تایە بەس ئەوەیە پارە بۆ پارەپیاکردنەوە پارە لە فەقیر ڕۆژاسانن. ئێستا کابرای لویا کاکە 280,000 قەرامە بۆ هاتوۆ 280,000 قەرامە هاتوۆ لە مانگی ڕەمەزانە دینارێکی پیانە بۆ ماڵ مناڵەکەی پیاکە 280,000 لەکوێ بێنێ ئازیەتمانە دەن بەلاش و حەلاز ئەمەکەی حاڵە 30 لتر بەرزین وەرەگە منە تا لە 50 لتر بەرزینە خوا زیاتریش ئەمە گورزرانە کاکە یانسەوە قەڵباڵەکێکە سێکە کەشی خەڵک بۆ ڕۆژیە منە کەلار هاتمەمەکەی حاڵە ئەمەکەی گوزرانە وا چۆنی بۆ ئازیەتمانە دەنەما ئەمە ئەوێ ئاوا. بەپێی یاسا بڕی ئەو پارە لە شۆفێران وەردەگیرێت کاتێک ساڵنامەی ئۆتۆمبیلەکە دەکات بە ناوی خۆیەوە. بۆ هاوکاری شۆفێرانیش ئێستا کاتی دەوامی کارمەندانی نێو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و چەند تاقیگەیەکی پشکنینی ئۆتۆمبیل زیاد کراوە. ئەو کار ئاسانیانی کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەیکا بۆ هاوڵاتیان دەمەوێت ئەوە بە هاوڵاتیان ڕابگەێنم کە فەحسێ کراوەتەوانێ واتە پشکنینە کراوەتەوانێ کە لە دوای کاتی فەرمی واتە لە دوای کاتژمێرەکانی دەوامی فەرمی خۆمان تا ئێوارەیەکی درەنگ هەڵەسن بە پشکنینی ئۆتۆمبیلەکان تاکو هاوڵاتیان زیاتر سوودمەند بن لە کارەکانی پشکنین. سەبارەت بە گلەی و گازندە زۆرە کە ڕوومان تێدەکا بەڵام ئەو گلەی و گازندانە ئەتوانم بڵم لە جێی خۆیان نییە لەبەرەوەی ئەو دەسەڵاتانەی کە ئێمە پێمان دراوە سنووردارن و ئەو بڕەپارەی کە لە تۆمارکردن یاخود نوێکردنەوەی ئۆتۆمبیلەکان وەردەگیرێ تەنها ئەو بڕەپارەیە وەردەگیرە کە لە ملحەقی ژمارە ئەلفی یاسای 86 هاتووە. لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی سوتەمەنی لە هەرێمی کوردستان و دروستبوونی خەرەباڵغی لە بەنزینخانەکان وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ڕێگەی گرتە بەر بۆ چارەسەرکردنی بڕیاری سیستمی نوێی کۆبوونی بەنزینیدا بۆ شۆفێرانەی ساڵنامەی ئۆتۆمبیلەکانیان بە ناوی خۆیانەوە و فۆرمی خۆراکیشیان هیشاری سلەیمانیە. لە دوای دەرچوونی ئەو بڕیارە نیگەرانی لە لای شۆفێران دروست کرد و چەندین خۆپیشاندان و ناڕەزاییان ئەنجامدا و داوای چارەسەرکردنی ئەو گرفتەیان دەکرد. هێمن کەمال، کورسان نیوز، سلەیمانی.